ڕۆژنامەنووسان و هونەرمەندان و نوێنەری کەناڵەکانی ڕاگەیاندن ڕۆژتان باش، زۆر بەخێر بێن. ڕێکخراوەکەمان ڕێکخراوی تیوار بۆ لێکۆڵینەوە خۆی زۆر بە خۆشحاڵەزانێ، سپاسی ئامادەبوونتانەکە لەمڕۆدا کە حەوتی سێیە، دیارە حەوتی سێ لە یاد و یادەوەری میلەتەکەمان بە تایبەت شاری سلێمانی ڕۆژێکی شکۆدارە کە یادی ڕاپەڕینە مەزنەکەی شاری سلێمانیە. زۆر بەخێر بێن. ڕێکخراوی تیوار بۆ لێکۆڵینەوە وەک یەکێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کارەکات بۆ پێشکەشتنی کۆمەڵ، هەروەها ڕێکخراوەکەمان دوور لە داباشکاری ئایدۆلۆژی و حیزبی، بەڵکو پشتبەستوو بە هەموو تواناکانی کەسایەتی و دامەزراوەکان پشت دەبەستێت لەسەر تێک ڕایاستەکان. ئەمڕۆ لە دەستپێکی چالاکیەکانمان چەند چالاکیەک بەڕێوە دەچێت. سەرەتا کاک هاوڕێ تۆفیق وەک سەرۆکی ڕێکخراوی تیوار بۆ لێکۆڵینەوە وتەیەکتان پێشکەشەکە با بفەرمێت. ڕۆژتان باش، هەموو لایەک بەخێر بێن. خۆم زۆر بە خۆشحاڵەزانم کە لە بەردەم ئێوەی بەڕێز ڕاوەستاوین پیرۆزبایی لە خۆم و لە هاوڕێکان مەکەم لە ڕێکخراوی تیوار و هەروەها پیرۆزبایی لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەکەم. دووبارە ئێوەی بەڕێز بەخێر بێن. پێشەوەی وتەی دەستپێک پێشکەشکەم پێم خۆش بوو لەباری زمانەوانیەوە باسی وشەی تیوار بکەم، چکە لە پەیوەندیکردن بە میوانە بەڕێزەکان کاتێک کە داوەتنامەمان پێشکەشە کرد ئەمان گوت بفەرمون بۆ ئەم چالاشیە یەکەم پرسیاری ئەو بەڕێزانی کە پەیوەندیمان پێوە کردن دەربارەی وشەی تیوار وشەیەکی کوردی شیرینی ڕەسەر بە مانای ڕوونی و ئاشکایی، لە هەندێک فەرهەنگی ترا بە مانای زانراو کەشفکردن، لە هەندێک فەرهەنگی تریشا وەکو شوێنێکی تەسک و تەنگ، بەڵام وەکو ئاڵێن ڕای پەسەندکراوی زۆربەی زۆری فەرهەنگەکان ئەوەیە کە بە مانای جێگرەوەی شەفافیەت، ڕوونی، ئاشکایی دێت. بۆ ئێمە هەوڵمانە لە ناوی ڕێکخراوەکەمانە ناوێک بێت کە لەگەڵ سروشتی چالاشەکایەک بگرێتەوە کە ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنیە تایبەتە بە لێکۆڵینەوە بۆ گەشەپێدانی کۆمەڵ لەسەر هەردوو کەرتی حکومی و کەرتی تایبەت. کەواتە یەکێک لە مەرجەکانی لێکۆڵینەوەش پێویستەکە لێکۆڵینەوە ڕوون و ئاشکرا و زانراو بێت. بۆیە ئەو وشەیەمان هەڵبژار بوو. بەڕێزان، ئەوەی کە پەیوەندی هەیە بە ڕێکخراوەکەمانەوە حاڵێکی جەوهەری هەیە کە حەزەکەم باسی بکەم. ئێوەی بەڕێز دەزانن کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو کێبڕکێ و ململانی سیاسی نێوان لایەنە سیاسیەکان قۆناغی جۆرا و جۆری بخۆیەوە بینی. حزبی تازە دروست بوون، حزب لە حزب جابەوە، حزب لە حزب تێکەڵاو بوو، ئاڵوگۆڕی حزبایەتی هەمە جۆر لە ژیانی سیاسی ئێمە ڕوویە. بەڵام ئەوەی کە ئێستا لەم ماوەی ئەخیرا وەکو بەرەنجامێک لە خەڵکی بینیت بریتە لەوەی کە بە شێوەیەکی گشتی ئەس بە پێداویستیەکی بابەتیەکرێ بۆ چالاشی مەدەنی ڕاستەقینە، دوور لە حزبایەتی، دوور لە دابشکاری. ئەوەی ئێمە جیاکاتەوە لە هاوڕێ و هاوپیشەکانمان لە ڕێکخراوەکانی تری کۆمەڵی مەدەنی خاڵێکە. ئێمە ئەمانەوێ بابەتە ڕاستەقینەکانی کوردستان باسکەین. زۆر کۆڕەژیرە لەسەر دموکراسی، بەڵام ئێوەی بەڕێز دەزانن کە لە جیهانی دموکراسی وڵاتی پێشکەوتوی دموکراسی زۆرە. فەیلسوفی گەورە هەیە لە مێژووە لەسەر دموکراسی قسەی کردووە. ڕەنگە ئێمە نەتوانین لە سلێمانی یا لە شوێنێکی تری کوردستان فەیلسوفێکی تر دروستکەین ئیزافەیەکی ترمان بۆ کا لەبارەی دموکراسی. بەڵام گرنگە ئێمە باسی ئەو شتانە بکەین کە پەیوەندی بە ژیانی وڵاتی خۆمانەوەیە. ئێمە لە داهاتووە کۆنفرانسێکمانەیە لەسەر پشت و کاڵ، نەک لەسەر پرەنسیپەکانی پشت و کاڵ. بۆچی لە دەشتی شارەزوور کە ناوچەیەکی بە پیتی کوردستانە نەخۆشیەکانی پشت و کاڵ لەوەیە کە بابەتیشی زانستی، بۆچی شووتی و کاڵەت و تەماتە و باینجانی ئێمە بە کواڵەتی هەندێک وڵاتی درودراوسێمانی. ئەمە تەعینکردن نییە لەبەر حکومی نیشتمانی. بێگومان بەبەستەکەمانەوەیە کە بڵین ئێمە کێشەیەکی دیاریکراوە هەڵەبژێری، ئابووری بێت، کۆمەڵایەتی بێت،
و ئەو کێشەیە کێشەیەکی واقعی کۆمەڵگا بێن نەک بە شێوەیەکی پرەنسی بە شێوەی گشتی قسە بکەین. من زۆر خۆشحاڵم کە نوێنەری هەموو حزبەکان کەسایەتیەکان لێرە ئامادەن. ئەمڕۆژ وەکو خۆتان ئاگادارن 30 ساڵ بەسەر ڕاپەڕینی سلێمانی پایتەختی ڕۆشنبیری تێپەڕێ. ئەم 30 ساڵە هەم یادێکی پیرۆز و شکۆیە، ئەم یادێکە شوێنی ڕاوەستان و هەڵوێستەکردنە دەربارەی ئەوەی لە دوای 30 ساڵ سیستەمی وڵاتەکەمان لەکوێیە. ئەمەش جەوهەری ئەو ناونیشانەیە کە لە کۆنفرانسەکەیە لە بەردەمی ئەوەی بەڕێز هەڵواسراوە. بە جیاوازی هەمومانەوە، بەڵام هەمومان هاوڕاین لەسەر ئەوەی کە کوردستان پێش بکەوێت. یەکێک لە پایە گرنگەکانی پێشکەوتنی هەر وڵاتێک سیستەمە. لە دوای 30 ساڵ ئێمە پێویستەکە سیستەمێکی باشمان هەبێت بەلانی کەمەوە لە نەخۆشخانەکان بە شێوازێکی سەردەمی پێشوازی لە نەخۆش بکەین. لە دوای 30 ساڵ پێویستەکە لانی کەم سیستەمێکی ئەلکترۆنیمان هەبێت لە فەرمانگەکانی خانوبەرە، لە فەرمانگەکانی تر بە شێوازێکی سەردەمی خزمەتگوزاری حکومی پێشکەش بکرێت. بێگومان ئێمە نە بە بنەمای دژایەتیکردنی حکوومەت نە بە بنەمای ئەوەی لە نێوان دوو کەوانەیە پێڵێن پیاهەڵدان یا ماستای سیاسی، بەڵکو بە شێوازێک کە بریتیە لە بەرپرسیارەتی نیشتمانی بە هاوسەنگی کارەکانی خۆمان جێبەجێ. لەم دیداری ئەمڕۆمانەکەی ئەوەی بەڕێز ئامادەن هەر لە ژێر ڕۆشنایی ئەو دروشمەی کە لێرە هەڵواسراوە، کاکە ڕۆستەم ئاغالە کە وەکو ئەڵێن دەوڵەمەنە لە پێناسەکردنا پێویست بە پێناسەکردن و ناساندن ناکە، شێوەکاریشی گەورەیە جگە لەوەیشی شەلەوانەی کە لە دنیای شێوەکاری وێنە ڕای تایبەتی خۆی هەیە. یەکێک لە سیستەمە هەرە گرنگەکان سیستەمی فەرهەنگی و کولتوریە کە پێم وایە ئەلەمە ئێمە بەداخەوە زۆر گەڕاوینەتەوە بۆ دواوە و بوو ئێمە لەم 30 ساڵی ڕابردووە لانی کەم ئەگەر نەمانتوانیوە خزمەتگوزاری کارەبای نیشتیمانی دابینکەین، نەمانتوانی سیستەمێکی فەرهەنگی کولتوری بەهێز دروست بکەین. ڕۆستەم ئاغالە باسی مۆزەخانەکانی هەڵەبجە و ئەنفال و بەکارهێنانی وێنەمان بۆەکە لە جوانکردنی شار. شارەکەمان باخی زۆری تایە بەشێک لە باخەکان ڕێکوپێکن، بەڵام ڕۆستەم ئاغالە لەم دیدارە ئەو بڕگەیەمان بۆ ڕوونەکاتەوە کە چۆن وێنە بەکارهێنانی هونەر لە مۆزەخانەکان وەکو بەشێک لە یادگاری جینۆسایدی ئێمە کە میلەتیشی خاوەن قوربانی ڕوونیەکاتەوە و منداوە لە کاکە ڕۆستەمەکەم بفەرمێ بۆ سەرشانەوە. دوای ئەو کاکە توانامانەیە، کاکە توانە عوسمان کە بێگومانەویش ڕۆژنامەنووسێکی ناودارە و پێویست بە پێناسەکردن ناکات، بەڵام ئەوەی کە جیاواز بێ ئەمڕۆ کە کاکە توانا بە جیاوازیەوە لە لای ئێمە دەرەکەوێت ئەوەیە کە باسی دنیای ڕۆژنامەوانیمان بۆ ناکە. یادی ڕاپەڕینە وێنە لە تراژدیاکانە زۆر بنرخن. بەداخەوە ئێمە ئێستا کە سێری وێنەکانی ڕاپەڕینەکەین یا ئەوانەی هەڵەبجە کە ڤیدۆن یا فۆتۆن لەبەرەوەی بەباشی نەمان پاراستوون وەکو وێنەی جەنگی جیهانی یەکەم دەرەکەون و ڕەنگە هەندێک لەوانش هێواش کواڵیتەکان لەدەست بن. وێنە وەکو بەشێک لە یادەوەری کۆمەڵایەتی، وێنە وەکو بەشێک لە فەرهەنگ، وێنە وەکو بەشێک لە سیستەمی کۆمەڵایەتی کۆمەڵگا و بەستنەوەی بە یادی ڕاپەڕینەوە داوا لە هاوڕێم کاکە تواناکەم ئەویش بفەرمێ بۆ سەرشانە. تەوەریشی تر کە لەبەردەستی ئەوەی بەڕێز لە بەرنامەی کارا هەیە، خاتوو تەلار لەتیفە تەلارخان وەکو پارێزەرێک یاساناسێک چالاکوانێکی کۆمەڵی مەدەنی جگە لەوەی لە کاری سیاسیشە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە، داوا لە هاوڕێم تەلارخانەکەم ئەویش لوتف بفەرمێ تەوەری ئەو لەسەر ژنان و مناڵانە. و هەر لێرەشەوە بە دەرفەت ێزانم سبەینێ 8 مارسە پیرۆزباییەکی گرم لە کچان و ژنانی جیهان و کوردستان بکەین، وارووا پیرۆزبایی لە هاوسەرەکەی خۆشمەکەم میڤان خان ئەویش لێرە ئامادەیە، پیرۆزبایی لە هەموو کچان و ژنانی وڵاتەکەمانەکەین. هیوادارم ساڵ بە ساڵ تێکۆشانی ژنان بۆ ئازادی بۆ یەکسانی بچێتە پێشەوە. خێر بێ. تەوەریشی ترمان هەیە لەسەر سیستەمی دادوەریە. دیارە سیستەمی دادوەری لەم چەند مانگەی ڕابردووە قسە و باسی زۆری لەسەر کراوە. بە سوپاسەوە سەرۆکایەتی دادگای تێهەڵچوونەوەی ناوچەی سلێمانی کاکە حاکم عومەر وەکو جێگیری سەرۆکی دادگا ڕاستپێراوە بە نوێنەرایەتی سەرۆکایەتی دادگای ناوچەی سلێمانی لطفە نوێنێ گفتوگۆیەکمانە بێت دەربارەی سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستان و بیناکردنی دادپەروەری لەسەر نەماکانی دموکراسی و مافی مرۆڤ. کاکە حاکم ئەگەر بەڕێزیشی لطف بفەرمووی دوو تەوەری تریشمان ماوە دواتر دیارە ئەم ڕیزبەندی کە بە پێی پلانەکە نەڕۆشتین لەبەرەوەی کاکە ڕۆستەم و ئەم میوانانی کە لێرەن یەکدوانیشان ئیلتیزامیشان هەیە لە دەرەوەی سلێمانی، بۆیە
بەسپاسەوە داوای لێبوردن لە ئەو بەڕێزاناکەم کە لە ئەچنداکە هەن دواتر ئەوانیش وان بکەین. ئیشی من وەکو وتاربێژی تەواو بوو، ئەو حەقە بەخۆمەیەم نەک لەبەرەوەی کە زۆر حەزەکەم قسە بکەم، ئارەزوو ناکەم زیاتر درێژە بە قسەکانم بم، لەبەرەوەی کە ئەمەوێت لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی پانێڵەکە بکەین و بۆ هەر بابەتێک دواتر دەرگای گفتوگۆ لەگەڵ ئەوەی بەڕێزیشەکەینەوە کە هەر بەڕێزێک سەرنج و ڕایشی ئەوڵەدەی لە ماوەی 10 دقیقە بۆ چارەشێک کە هیچێک لەو بەڕێزانە لە ڕێگەی چەند پرسیارێکەوە و لە ڕێگەی پێشەشی قسەکردنی خۆیانەوە و دواتر گفتوگۆکانمان لەگەڵ ئەوەی بەڕێزیش گفتوگۆیش کراوە. دووبارە بەخێر بێت.